لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وفهما في الدين. اللهم اغفر لنا ولوالدينا وللمؤمنين يوم يقوم الحساب. اللهم انصر إخواننا المستضعفين في مشارق الأرض ومغاربها. خۆشەویستان لە بەرنامەیەک نوێ بەرنامەی پێشەنگبوون کە بەرنامەکەمان تایبەتە بە ڕەپەروەردەکردن و یان پێگەیاندن و یان دروستکردنی کەسێکی پێشەنگ کە ئەو کەسە پێشەنگە خاوەن پەیامی خاوەن بەهاوی بۆ ئەوی بتوانی کۆمەلگا ئاراستە بکە بەرەو شتی چاک. چونکە دیارە پێشەنگبوون دوو جۆرە پێشەنگبوونمان هەیە. پێشەنگبوونێکمان هەیە کە پێ دەین پێشەنگبوونێکی چاک و چاکەکار. هەروە پێشەنگبوونێکیمان هەیە کە پێشەنگبوونێکی سەیئ، وەکو لە بەرنامەکانی سەرەتای بەرنامەکەمە پێشمە باسمان کرد کە دوو جۆرە پێشەنگ هەیە. ئینجا بەناوبانگبوونیش دوو جۆرە کەسمان هەیە. بەناوبانگ دەبی کە بەناوبانگبوونیەکە لە پێناوی بەناوبانگبوون هەموو شتێک بەکاردەهێنی کەواتە ئەوە کەسێکی سەیئە، بەڵام کەسێکیشدا کە لەسەر ئەساسی بەها و پەیام بەناوبانگبووە هەروە ئەو بەناوبانگبوونەشی بەکاردەهێنی لە بۆ خزمەتکردنی دین، وەکو نمونەوەشمان هێناوە پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ناوبانجی دەرکرد بوو، هەروە ئەستێرەیەک بوو لە پێیان نەوترا صادق الئەمین. بۆیە کاتێک دەبینی کە دەبێتە پێغەمبەر هەموو خەڵکەکەی دەیناسی، کە کاتێک گوتیان محەممەد هەر بە ناوەکەی دەیاناسی، چونکە تاقەناو بوو، ناوێکی تایبەت بوو، ناوێک بوو کە وەکو ئەستێرە دیار بوو. ئینجا ئێمە باسی بنچینەکانمان کرد، ئەو بنچینانەی کە پێویستە کەسی پێشەنگ گرنگی پێبدا، وەکو باسی بنچینە ئیمانیمان کرد کە نزیکەی 25 بەرنامەمان لەسەر، لە پاش ئەوەی بنچینەیەشتر کە بریتی بوو لە پلاندانان کە کەسی پێشەنگ دەبی پلانی هەبی، لە پاشەوەی لە ڕووی پەیوەندیەکان کەسی پێشەنگ لە ڕووی پەیوەندی بە شێوێک لێ، هەروە باسی کارژێری و بەڕێوەبردنمان کرد، کەسێکی کە کەسێک کە پێشەنگە لە ڕووی کارژێر و بەڕێوەبردن بە شێوێکی کە کۆتا بنچینە ئێمە ئێستا کە باس دەکەین کە هەندێکمان لێ باس کردووە کە پێویستە کەسی پێشەنگ بەرهەمی هەبی، ئینجازاتی هەبی. یەک لەو ئینجازاتانە لەوانەی کە باسمان کردیە کە یەکەم خاڵ کە کەسەکە خاوەن پەرتوک بێت، تەلیفاتی هەبێ، نووسەر بێ لە ڕووی نووسینی کتێبدا، مەبەستمان لە گۆڤار و هەروەها ئەو بابە وتاردانیە وتار نووسی لە گۆڤاردا، یعنی نووسینێکی هەبی ئەو نووسینە بکرێتە پەرتوک. ئینجا لەو بوارەی کە خۆی پێشەنگە. لە پاش ئەوەی خاڵیشتر کە لە بەرنامەی 95 باسمان کرد کە پێویستە ئەم کەسە دەرکەوتنێکی هەبێ لە ڕاگەیاندن. باسی دەرکەوتنی ڕاگەیانیشدا باسمان کرد، باسی 5 خاڵمان کرد کە لە ڕووی کەناڵی بینیندا بەدیارکەوێت. بابەسمان کەناڵی بینین تەلەڤیزیۆندا گوتمان بەدیار، هەروە لە کەناڵی بیستین وەکو ڕادیۆ بەکاردێ دیار بێ، هەروەها بیستنی یعنی سەوتیاتی هەبی، سەوتیات مەبەستمێن وەکو کە دەنجی خۆی تۆمارکردی دەنجی هەبی، ئینجا دەنگەکە بە شێوەی کە تۆمار دەکەن لە بەرنامەکەی ترمان باش کرد. هەروەها لە ڕووی وتار و ئەو بابەتان لە گۆڤارەکان بنووسی، هەروە پلەبەندیەکیشدا بنێ چۆن دەتوانی ئەم پلەبەندیە لە بۆ ئەوەی بگومە دە پلەبەندی یەکەم هەبی لە ڕووی جەماوەر، هەروەها لە ڕووی ئەو ئامرازانی کە پێویستە بەکاربێن لە ڕووی کاتدا چ کاتێک پێویستە تۆ بەرنامەت هەبێ و چۆن لە چ کاتێکدا قسەی بکەیت. کەم ڕۆدەینە خاڵێشتر کەم خاڵش بە هەمان شێوە ئینجازاتە بەرهەمە کە قسەکردنی ئینسانە کە پێویستە ئەو کەسە قسەکەرێکی باش بی، کەواتە فەنی چی هەبی؟ فەنی ئیلقا. ئینجا و بابەتی فەنی ئیلقا و بابەتێکی سەر بەخۆیە کە تۆ باسی هونەری قسەکردن بکەی، ئەو هونەری قسەکردنە بە شێوە قسەی دەکەی نەبڕێ سەوت و چۆن بێت کاتێک پێویستە بەو شێوەی بی، ئەوە بابەتێشتە. ئەو کە بابەتەیە باز دەکەین کە بەرهەم بی، کەم کەسە بەرهەمی هەبی لە قسەکردن لە ئیلقادا. وەکو کاتێک دێنێ سەر بەرهەمی ئیلقاکردن لە چەند خاڵێک خۆ دەگرێتەوە. یەکەم شت وتاردان، یەکەم شت کە کەسەکە توانای وتاردانی هەبی کە ئەو وتارە یعنی کەواتە وتارێکی چی جوانەی وتارەکە وتارێکی جەماوەری بێ، وتارەکە وتارێکی سیاسی بێ، وتارەکە وتارێکی ئابووری بێ، وتارەکە وتارێکی بە شێوەیەک لە شێوەکان. ئەم وتاردانە کە دەگرێتەوە تۆ
لەو قسانەیە کە چۆن دەست پێ دەکەیت چۆن کۆتایی پێدەیە پێویستە جلکت چۆن بێ پێویستە چۆن خۆت بۆ ئامادەکردبی بەڵام لە هەم لە دیارکەوتنی ڕاگەیاندن هەم لێرەشدا کە باسی قسەکەرێکی باش دەکەین قسەکارێکی باش دەکەین کە پێویستە ئامادەکاریەکی تەواوی کردوی چی دەڵێ هەروەها ڕۆیایەکەشی دیاربی قسەکانیشی دیاربی قسەی کورت بخوت کە بە شێوەیەک ئەفکارەکانی خۆی بکاتە مەفاهیم بۆ ئەوی خەڵک تێبگا ئەو مەفاهیمانە بکاتە کە سلوک لە لای ئینسانەکەن کە زۆر زۆر گرینگە ئەمە بەڕاستی کاتێ دەگەڕون لە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی وتارەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەکات چەند کورد بوونە حتى پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی خەتیب دەکا باسی کە ئەو کەسەی دەکا کە خوتبە لە بۆ خەڵکی دەدا باسی دەکا باسی من فقه الخەتیب کە کەسێک ئەگەر بێت و فەهمێکی هەبی زانستی هەبی کە ئەو خەتیبە کە زانستی هەیە خوتبەکانی کورتن یعنی چێ یعنی زۆر زۆر بە ئاسانی مەفاهیمەکان ئەفکارەکان دەکاتە مەفاهیمی کورت بۆ ئەوی خەڵکەکە تێبگە ئەو مەفاهیمانە بتوانی لەبەر بکە لە ناو مێشی مینێ چونکە تۆ ئەگەر بێت و شتێکی درێژت گۆت ئەم شتە درێژە بەڕاستی ئەم ئینسانە لێی تێک دەچی بەڵام ئەگەر بێت و شتەکە پخت بوو لە چەند کەلیمەیەک بوو تۆ مەفهومی ئەو ئەفکارانە دگەیاندە کەسەکان ئەو مەفهومە لە لای کەسەکە سابت دەبی ئەو مەفهومانە لای کەسەکە سابت دەبی کە بۆ نمونە تۆ دەتەوێت باسی فیرعون بکەیت ئەو فیرعون ئاخیرەکەی ئەفکاری تێدا ئەو ئەفکارە ئەوەیە کە فیرعون کەسێکی ستەمکار بووە هەر کەسێکی ستەمکار بی وەکو فیرعونی لێ دێ عاقبەتی وەکو فیرعونی هەر کەسێک بی هەر کەسێک بی صیفەتەکانی فیرعونی دابی هەر لە دنیا خوای پەروەردگار بە هەمان شێوە کە فیرعونی لە دنیا لە ناوبرد ئینە فی ذلک لعبرة لمن یخشى ئەو زۆرە کەسانش کە هاو شێوەی هاوتا و هاو شێوەی فیرعون هەمان سزای فیرعون لە دنیا وەردەگرن نمونەش زۆرە نمونەش زۆر تۆ ئەو مەفهومە وەرەگری ئەو مەفهومە کەواتە ستەمکاری هاو شێوەی فیرعون هەر لە دنیا خوای پەروەردگار عقوبەکان پێی نیشان دەدا و هەروە خەڵکیش دەیبینی ئەو کەسەی دوایش دێ کە سود لەوەی نەگری بە هەمان شێوە گەر بێت و ستەم کە هەمان شێوێت کەواتە ئەفکارت هەبوو کردە مەفاهیم ئەو مەفاهیمە دەتەوێت ببێتە سلوک لەلایەن کۆمەڵە کەسێک کە ستەم نەکەن کەواتە وتاردانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە هەر لە حجەت وداع و هەروەها لە خوتبەکانی جومعەی ئەو بابەتانە هەمووی کورت و پوخت و هەروەها دەمێنی جامع بوونە زۆرشی لەخۆگرتیا وەکو ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ کە باسی خەتیب دەکات کە باسی خەتیبی ئەو کەسەی دەکەی کە وتاری هەینی دەدا ڕۆژی جومعە کە وتار دەدە بۆ خەڵکی دەرێ ئەگەر بێت و کەسێک چووە شارێکدا لەم شارەدا کە خەڵک گرفتاری خوێن ڕێژی ببوون خوێن ڕێژی ئەویش هات باسی نوێژ و ڕۆژی و ئەو بابەتانەی کرد کە ئەوان پێویستیان بەوێت و بێ کە وتارێک بدەیت باسی ئەو جەریمە بکەیت ئەو تاوانە بکەیت ئەو تاوانە ڕابگری نەک تۆ بێ باسی سەڵات بکەیت باسی سیام بکەیت کە خەڵکەکە لەو کاتەدا دەبینی گرفتاری خوێن ڕێژیەکردن برای دەکوژی تۆ باسی نوێژ و ڕۆژیان لۆ بکەیت دەری فقط خان الله ورسوله ئەو جۆرە ئیمامە بەڕاستی خیانەتی لە چێ کردە خیانەتی لە خودای کردی خوانەتی لە پێغەمبەر صلی الله چونکە چونکە خوتبە دەبی پەیوەست بێت بە ژیانی خەڵک خوتبە پەیوەستی بە ژیانی خەڵک ژیانی خەڵک چاک بکەین اینجا چ لە ڕووی سلوکدا چ لە ڕووی ئافکاردا چ لە واقعی تێدا کەوتونە هەمان جارێ باز دەکەین کە بەڕاستی کە خوتبەی جومعە بەڕاستی دەبی کاریگەری هەبی چۆن کاریگەری دەبی فکرکەینەوە چۆن کاریگەری هەبی دەبی ئەم کەسە ئەو قسانەی دەکە لە ناخەوە بێ تەواو بەخۆی تەطبیقی کردبی بەخۆی جێبەجێ کردبی هەوە هەڵخوڵاو بێ لە خۆی نەک تەنها ئادایەک ئەنجام بدات و کە شتێکە لەسەری تووتەوە هاو دێ خەڵک وتارەکەی دەدا و خەڵکەکەش تەواو دەستۆماری و فەرزەچیان لەسەر ڕۆیشتێ و تەواو خەڵکەکە دەبی بزانی ئەو شتانی ئەو مامۆستایە دەیدێ اینجا ئاەتە حەدیثە جێبەجێ بکەن هەوە خەتیبەکەش کاتێک ئێمە باسی وتاردان دەکەین ئەو خەتیبەش دەبی خۆی لەبوو ئامادە بکە وەکو ئێستاکە نا ڕاست لەخۆ ئەگەر بێت و خەتیب تەنها ئێعتیمادی لەسەر ئەوەی کرد کە ئەوەکەی لە بۆی دێ تەنها بخوێنتەوە ئێوە خۆ کەسێکی خوێنەوار بینە لە بۆ دەخوێنتەوە ئەداعەکەی دەکات و ئەرکانەکان جێبەجێ دەکەوتەوە و خلاص بەڵکو دەبێت و شتێکی تێدا بکەی ڕۆحیەتی تێدا بێ و خوتبە ڕۆحیەتی تێدا بێت و
کە ساڵانە 52 وتار کە دەدرێ باشە لە یەک مزگەوتدا ئەگە مزگەوتەکانی هەموو هەرێم کوردستان حسابکەین کە 5,000 نزیکەی 260 وتار دەدرێت لە ساڵێکدا. این 260 وتار یعنی نەبتەوە هۆی ئەوەی کە خەڵک بگۆڕی کەواتە لێرە خەلەل لە خوتبەیدا هەیە. یان ئەگەر بێت و تەقییمێک بکەین لە سەتاسەری عالەمی ئیسلامی و هەروەها نزیکەی 2 ملیۆن مزگەوت هەبی کەواتە لە یەک جومعەدا 2 ملیۆن وتار پێشکەش دەکرێت. ئەگەر هەموو خەتیبەکان خەڵکەکە بەرەو یەک ئاڕاستە بن، موسڵمانان بەرەو یەک ڕاڕاستە بن کە وتاردانی کاریگەری بوو ئینسانەکان خوا لە بۆ ئامادە بکردبی گۆڕانکاری دروست دەکەین. جوەرە لە ساڵێک چەند حساب دەکەین، لە ساڵێک نزیکەی دەبتە 600 نزیکەی 104 ملیۆن خوتبە دەدرێت لە ساڵێکدا لە ناو عالەمی ئیسلامیدا. حالیش هەر بەم شێوێ بۆ یان خەتایی مامۆستایە یان خەتاوی جێگرەکان یان خەتاوی هۆردوکانە. بڕوام وایە خەتاوی هۆردوکانە نەک خەتاییەک. بۆی وتاردان کەسی پێشنگدا دەبی لە فەڵای وتاردان دەبی زۆر کاری هەبی. ئینجا وتاردانە ئێڵقا فەنی ئێڵقا کە چۆن دەتوانێت بتە کەسێک کە قسەکەرێکی باشبی قسەکەرەکەش دەبی نەبڕاتی سەوت و هەروەها ئەو بابەتانە مەبازی قسەکەرێک بە شێوەی ڕاستەخۆ باز دەکەین کە ئەو جۆرە هەرچەندە لە ڕاگەیاندن کە ئەو تەنها لە ڕاگەیان جەماوە ئەو ڕاستەخۆ لەگە مەجموعەیەک قسەی دەکە ڕاستەخۆ خەڵکەکە جەماوەرەکەی لەبەردەما. ئەمە پێی دەڵێن کە وتاردان کە دەورێکی کاریگەری هەیە. دووەم خاڵ کە پەیوەندی بە قسەکردن هەیە وانەی زانستی. حتمما ئەو کەسەی کە قسە لە بۆ جەماوەر دەکە ئینجا دەوێت سلوکی جەماوەر بگۆڕی، ئەفکاری جەماوەر بگڕی، پسپۆریەکی هەیە لە بوارێک تایبەتدا. لە بوارەکەی خۆشدا بە هەمان شێوە کە وانەی زانستی کە شتێکی زۆر گرینگە تۆ بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە بۆ قوتابیەکانی خۆ یان لە بۆ خوێندکارەکانی خۆت یان لە بۆ فێرخوازەکانی خۆت کە باز قسە دەکەی کاتە ئەو جۆرە قسەکردنە پێویستی بە هونەرە. پێویستی بۆ دەبین مامۆستایەک لە مامۆستایەکدا کاریگەری زیاتر لۆ چونکە شێوازی قسەکردنەکانی هەروەها چۆنیەتی بەکارهێنانی هەندێک ئەسالیب خازەتەن زمانی جەستە کە زۆر گرینگە لە بابەتی قسەکردن کە ئینسان بەکاری بهێنی لە چ کاتێک بەکاری دەهێنی لە چ کاتێک بەکارنێ ئەوەش بەهرەیە کە خوای پەروەردگار دایکە ئینسانی زاروە ئینسان هیچ ئەو بابەتانی نەخوێندێ بەڵام بە شێوەیەکی خۆڕەسک لە ئینساندا هەیە کە لەگەڵ قسەکانی تیا دەستی بەکاردەهێنی هەروە سەری بەکاردەهێنی چاوی بەکاردەهێنی زاروێ برۆی بەکاردەهێنی زاروەیە پێش بەکاردەهێنرێت لەو بابەتەن شێوە ڕاوەستانە ئەو بابەتان هەموو کاریگەریسی کاری خۆیە. بۆیە کەوانەی زانستی کە گرنگجێکی تایبەتی هەیە کە تو لە پسپۆڕەکەی خۆت هەرچەندە لە بوارێکی گشتی کۆمەڵایەتی تۆ کە کاریگەریت هەیە لە بواری زانستیەکەش کە دەبی کاریگەریشتەوە تەبی کەواتە لە بوارەت ئیش دەکەی وەک مامۆستایەکی ئاینی کە تۆ کە ئامۆژگاری خەڵکی دەکەی ئەو ئامۆژگاریە بۆ گشت خەڵکیە بۆ گشت خەڵک ئیسفادە لێ کەواتە لەو بوارەی بە شێوەی وتاردانی جەماوەری. بەڵام کە کاتێک کۆمەڵە کەسێکی نوخبە پێک دەینی بۆ ئەوی ببنە خەتیب یان ببنە زانایەک لە زانایەکان کە پێویستە وانەی زانستی بدەیەوە لەسەر ئەو زانستە کەواتە یەکەم شت وانەی زانستی دەبتە هۆی بڵاوبوونەوەی زانست هەروەها دەبتە هۆی ئەوەی ئەو زانستەی کە ئەو کەسە دەیڵێتەوە کە پێشەنگە زانستەکەی دامەزراو دەبێت و لە لای خۆ دەبتەمەلەکە زۆر زار دەرێت کەسی قەت بە علمی کەسێک نەبی کە ئەگەر بێت ئەو علمەی نەدابیتەوە ئەمێن چونکە دانەوەی علم دەبتە هۆی ئەوەی کە دەبتە مەلەکە. هەروە کرانەوەی بیرکردنەوە زۆر جار بە ئینسان کا کاتێک کتێبێک دەخوێنتەوە مەفهومێکی نەدرێت بەڵام کاتێک کتێبەکە دەخوێنتەوە بۆی شەرح بکاو بداتە قوتابیەکانی خۆی کرانەوەیەکی فەتحێکی گەورەی لۆ دروست دەبی دەبتە هۆی ئەوەی کەشت نوێی لە بۆ دێ کەواتە دەبتە هۆی ئەوەی کە ڕەخنەگرتن لێت کە ئەگەر بێت و ئینسان کە قسەی نەکرد وانەی زانستەکەی نەتوانی بێڵێتەوە هەروەها کە قوتابی زیرەکیش کە هەبوو کە شێوەک لە شێوەکە وەلا مامۆستا دەکەن کە نەشاتێک بداتە خۆ برەوە بە توانایەکانی خۆی بدە و زیاتر بەرەو پێشبچی زیاتر بڕوە هەروە ئەم وانەی زانستی دەبتە هۆی ئەوەی کە ئەو زانستەی لەلای ئەو مامۆستایە کە پێشەنگێکە کە دەگوازرێتەوە لە بۆ جیلەکەی دوایەتی جیلەکەی دوایتر کەنەوەی دواتر کە دەبتە هۆی ئەوەی کە ئەم علمە بەردەوام بێت و کە نەبڕاوە بێ هەروە ئەو کەسەش لە خێرەکەی بەشدارە. کەواتە دیارکەوتنی کە قسەکەرێکی باشبی کە بتوانی وتار بدە هەروەها بتوانی وانەی زانستیش کە بۆ قوتابیەکانی پێشکەش بکە ئینشاءڵڵا لە بەرنامەی داهاتوودا کە باسی ئێڵقاکانی تر ئەو خاڵانەی مایە کە پەیوەستە بەو
هنەری قسەکردن یان قسەکردێکی باش کەمە باسی هنەری قسەکردن ناکەین باسی ئەوەی دەکەین کە قسەکەرێکی باش بی کەسی پێشنگ کە ئەو بوارانە دەگرتۆ بواری یەکەم کە وتاردان بوو بواری دووەم کە وانەی زانستی پێشکە سێ خاڵی ترماندا ما ئینشاءڵڵا لە بەرنامەیەشتر باس دەکەین وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا.